سەبارەت بە دۆسی ئۆکراین و تێپەڕبوونی ساڵێک بەسەر ئەو جەنگە ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە سویدەوە دکتۆر ماکوان کامەلا کە بەڕێزیان پسپۆرن لە بواری پەیوەندیە نێو دەوڵەتەکان لەگەڵماندایە. دکتۆر سڵاو لێبێت تۆم کاتت باش من سەرەتا و پرسیارە دەکەم. ساڵێک تێپەڕیوە بەسەر جەنگی ئۆکراین، بەڵام تازە دەبینین دەست پێشخەریەک دێتە ئاراوە بۆ ئاشتی یاخود دەست پێشخەریەک بۆی کە بتوانێت ئەم جەنگە کۆتایی پێبێنێ، ئەویش دەست پێشخەریە 12 خاڵەکەی چینە. چین ئەم هەنگاوی بۆ ناوە بۆ ساڵێک بەسەر یا ڕۆی اینجا دەست پێشخەریەکی وهاکە. دیارە بێگومان ئەمەی کە ئەمڕۆ بە تایبەت کە ئەم بەیانی کە لەلایەن وەزارەتی خارجی چینەوە بووە حقیقەت هەنگاوێکی زۆر باشە. یعنی من لەو بڕوایدام کە ئەمە بێتە پاڵپشتێک بۆ ئەوەی کە بە هەر شێوەیەک بێ چارەسەری کێشەی نێوان ئۆکرانیا و رووسیا بەدامسان بکرێت بە حقیقەت، چونکە پێشووتر ئەوانی کە پاپڵی پشتیوانی ئۆکرانیایان دەکرد هەر زیاتر بەوە بوو کە چەشان بۆ بنێرن و کە هانیان بدەن بۆ شەڕەکە و دیارە کە ئەوانی ژۆنگاویان ئەمە خۆی لە خۆیدا بێگومان من زۆر لەو بڕوایدام کە ئەمە داخوازی ئۆکرانیەکان خۆشیانە، چکە بە حقیقەت ئەوە ئەمڕۆ ساڵێکی ڕێکەکە شەڕە لە نێوان رووسیا و ئۆکرانیا، بەڵێ بێگومان ئۆکرانیەکان زۆر بەباشی توانیانە مقاومە بکەن، بەڵام کە توانیانە مقاومە بکەن و هەتاکو ئەمڕۆ بمێننەوانێ بە تایبەتی و حکوومەتی ئێستای زیلێنسکی مێنێتوانێ، بەڵام ئەو مانای ئەوە نیە کە ئەوانە سەرکەوتنیان بەدەستێناوە. ئەوە شەڕ هیچ کاتێک لە شەڕە سەرکەوتن نییە بە بۆچوونی من. ئەمە شتێکی زۆر باشە، چکە بە حقیقەت ئەمە نەک هەر وەستی ئۆکرانیا و رووسیا خراپە ئێستا ئابوووریێت، ئەمە ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا تەسیریکی زۆر سلبی خستۆتە سەر وەستی ئابووری هەموو دنیا کە ئەگەر زوو فریای نەکەون بە حقیقەت کە یەکێک لەو خاڵانە کە من ئەمڕۆ خوێندوانێ کە ئەگەر فریای وەسعەکە نەکەون دەبێتە ماڵوێرانێکی زۆر گەورە بۆ هەموو دنیا، نەک تەنیا بۆ ئۆکرانیە، کە دیارە بەتایبەت ئۆکرانیا زەرمەندی یەکەمە لەم شەڕەیەوە، ئەنجا رووسیا و وڵاتانی. باشە دکتۆر، خۆتە زانی ئەو خاڵانەی کە باس کراوە بۆی کە بتواندێ ئاشتیەک بەدی بهێندێ یاخود شەڕەکە کۆتایی پێ بهێندێ، کۆمەڵێ خاڵە کە ئاماژە بەوە دەکا کە ئاساییکردنەوەیە یاخود هاتنە ناوەی نەتەوەی گرتوەکانە. ئەوەی کە لە جەنگەکە ڕوویاوە خۆتە زانی زەرەر و زیانێکی زۆرە، بە تایبەتی ئۆکراینەکان زۆریان لە خاکەکەی خۆیان لە دەستداوە یاخود هەندێک لە خاکەکەی خۆیان لە دەستداوە لە بەرامبەردا رووسیا چۆتە ئەو خاکەوە. ینی ئەمە بە ئاسانی تێپەڕێ، ئەمە بە ئاسانی ئەکرێ بۆی کە بتوانن لێک تێگەیشتنیان هەبێت، چونکە دایمە پێداگری هەیە لەوەی کە رووسیا و خاکە هی خۆیەتی و دەست بەرداری نابێ، ئۆکراینیش دەڵێ هی خۆمە و دەست بەرداری نابوو. دیارە ئەمە دوای شەڕێکی ئاوا زۆر سەخت وا بە ئاسانی ناکرێت کە بە حقیقەت ئەو شەڕێکە لە عەقلی کەسدا نەبوو کە بە تایبەتی لە نێوان ئۆکرانیا و رووسیا بوو. دیارە رووسیا پێش هەموو شێت ناڵێ ئەوە خاچی بنە، دەڵێ من بەرگری لە بەرژەوەندی وڵاتی رووسیا دەکەم، وڵاتەکەی خۆم دەکەم بە بەرژەوەندی لە هاوڵاتی خۆمان دەکەی لە ئۆکرانیا. دیارە لە سەرەتای شەڕەکان کە هەتا مانگی سێ بە حقیقەت مەجالێکی زۆر هەبوو کە بتوانن ئەم شەڕە لە ڕێگای دانوستانەوانێ چارەسەری بکەن بۆی زیاتر لەوە تەشەنە نەکاتوانە. لە ساڵی 2014 ئەگەر لەبییتان بێ رووسیا کە هات بۆ بوو ئەو ناوچەی دەنباس و ئەوانەی هەمووی کە دەژێت کۆنتڕۆلی خۆیان، بەڵام لە دوای لە 2022 با بڵێن لە 24 دوی 2022 ئەوە بوو زیاتر هەنگاوی ناوە هاتە پێشوانی و خاکی زیاتری ئۆکرانیا دایکدا. دیارە ئەمە زەرێکی گەورەیە بۆ ئۆکرانیەکان و ئەگەر ئەم ڕۆژ دابنیشن پاوەزات بکەن لەگەڵیانە و ئەمە هەروە بە ئاسانی ئەگەر کۆمەڵێ ئەو داخوازیانی یا ئەو شەرت و شوتانی کە رووسیا هەیە زۆری نەی جێبەجێ نەکرێت لەلایەن ئۆکرانیا و لەلایەن وڵاتانی ڕۆژئاوایی بە تایبەتی ناتۆ، دیارە کۆتایی پێ نایەت. بەڵام ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی زۆر باش، کە بە حقیقەت وەزعەکە ئەوەی کە ئێستا ڕوودەدا لە نێوان ئۆکرانیا و رووسیا خەتەرێکی زۆر گەوری بۆ هەموو دنیا دروست کردووە، بەڵام دیارە ئەمە وەختی دەوێتن. من کاتی خۆشی لە چەند بەرنامەیەکە پێشووتر کە سەرەتا شەڕەکان ڕوویداوتم باشتر ئەوەیە کە دانوسان بکرێت بۆ ئەوەی شەڕ ڕوونەدا
نەگو ئەوەی کە شەڕ بکرێت و دانوسانی بۆ بکرێت چونکە کە کاتێک کە تۆ شەڕ دەکەیت و دانوسانی بۆ دەکەیت بێگومان ئەو داخوازانەی کە پێشووتر هەیە لەوانەیە 100% هەمووی نێتن. باشە دکتۆر، لە بەرامبەر ئەوەی کە وڵاتێکی وەکو رووسیا وەکو بڵێن وەکو چین ببوورە کە دەست پێشخەریەکە، وڵاتانێکیش هەن کە پێیان ئەوترێ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە پشگیری لە ئۆکراین دەکەن. تەنانەت لە هەواڵەکانە پێشەوەی کە لەگەڵ بەڕێستا دەست گفتوگۆ بکەین، یەکێک لە هەواڵەکانە ئەومان ڕاگەیان کە ئەڵمانیا تەنانەت گومانی هەیە لەوەی کە چین وڵاتێکە ئەو پشگیری لە رووسیا کردووە، تەنانەت چەکیشی بۆ نادۆ کە بتوانێ کاریگەر بێ لە بواری ئاشتیە. ئەمە ڕێگریەکی گەورە نابێ بۆ ئەو پرۆسی ئاشتیە؟ من حقیقت بەو شێوەیە بڕاناکەم، ئەمان دیارە سەرەتا بەو شێوەیە لەوانەیە بکەن، بەڵام من ئەمە شتێکتان بۆ بکەوانێ هەر لە سەرەتای شەڕەکەوانێ هەتاکو ئەمڕۆژ بەڵێ وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش یارمەتێکی زۆری ئۆکرانیەکانیان داوە بە چەک و تەقەمەنی و ئەوانە، بەڵام دیارە چەک و تەقەمەنیەکەش بە حقیقت بەو شێوەیە نییە کە لە میدیاکان و لە تەلەڤیزۆن و لە ئیعلامە بەگشتی باز دەکرێت. ئەگەر لە بیرتان بێ ئەوەی کە زۆر جەخل لە مەوزوعی شەڕ دەکاتەوە هەتاکو ئەمڕۆ ئەمریکا و بەریتانیا، بەڵام بۆ نمونە کە لەگەڵ ئەوەی ئەڵمانیا، فەرەنسا و چەند وڵاتێکی تر لە ناو یەکێتی ئەوروپایە کە یارمەت هەتاکو ئەمڕۆ یارمەتێکی زۆری ئۆکرانیایان داوە، بەڵام هەر ئەوانیشن هەتاکو ئەمڕۆ زۆر جەخل لەبۆ دەکەنەوانەیە کە لە زۆربەی زۆری چاوپێکەوتەکانیشانە یا سەردانەکانیان کە چوون بۆ ئۆکرانیا لەگەڵ زیلێنسکیا دانیشتون باسییان لەوە کردو کە دەبێت لە ڕێگای دانوسانەوانێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت لەگەڵ رووسیا، یعنی ئەوان پێش چینیش باسی دانوسانیان کردووە لەگەڵ رووسەکان. باش، من با دوا پرسیارمەوە بێ دکتۆر، رووسیا ڕاستە چین داوای ئەو دەست پێشخەریە کردو و داواکاریشە، بەڵام رووسیا لە سەرەتای شەڕەکەەوە لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەکە ئەو پێی وا بوو تەنانەت لە ماوەی یعنی 2 ڕۆژ 3 ڕۆژێکە ئیتر کێف تەواو ئەکەوێتە ژێردەستی رووسیا. ئەگەر بێتە سەر مێزی گفتوگۆ پێت وایە ینی ئەمە جۆرێک لە بڵێم چی پاشەکشێت نییە لەو هەڵوێستانەی خۆی کردنوانێتی پێشتر و ڕایگەیاندووە ئەو براوەی جەنگە بێ؟ نەخێت من پێم وانە ئەم هەتاکو ئێستا رووسیا خۆی بە سەرکەوتوو دەزانێت شەڕەکانەوە دیاریش ئەوانیش هاتنوتە ناو خاکی ئوکراین ئەوان پێشەوە بەڵێ وا بوو من خۆم دەبیرمە منە و کاتە لە کی بووم بە حقیقت کە باس لەوە دەکرا لە ماوەی 3 ڕۆژ کۆتایی بەو جەنگە بێتەوەوانە ئەوە بوو، بەڵام ئەوەی کە بینیمان بە حقیقت خەڵکی ئۆکرانیا میلەتی ئۆکرانیا زۆر بە قارەمانانە توانیان بەرگری لە خۆیان بکەن. ئەم بەرگریت بەرگری حکوومەتەکە نەبوو بەڵکو بەرگری خەڵکەکە خۆی بوو زیاتر کە توانیان هەتاکو ئەمڕۆ بمێنەوانێ. بەڵام ئەوەی کە ئێمە دەزانین ئەمڕۆ وەستی ئۆکرانیا لە هەموو داوانەکانوانێت بنیەی تحتی ئەو وڵاتە بە تەواوی وێران کراوە وەکو باسیشمان کرد پێشووتریش تاسیرێکی زۆری هەیە بۆ وەستی ئابووری و وەزی ئابووری وڵاتانی ئەوروپا بە تایبەتی زۆر بەرەوخران. من لەو بڕواە نیم ئەمە بە پێچەوانەوانێ ئەگەر طبعا هەر دەبێ بەم فاوەڵات هەر دەبێ بە دانوستان چارەسەری ئەم کێشەیە بکرێت. ئەمە شتێک نیە بڕی خۆی لە خۆیدا تۆ بتوانانی بیکوژێنی توانێ و شەڕەکە بۆستێتەوەوانە لە جێگای خۆیان ئەبێ بە دانوستان بکرێت، بەڵام بە دانوستانیش کرێت هەتاکو ئەمڕۆ من وا دەبینم کە ئەو داواکاریەکانی رووسیا زیاتر دەبێ وەک لە ئۆکرانیەکان، چونکە ئۆکرانیەکان ئەبێ بە هەموو ئەبی لەو کەنانێ بە هەز ڕێگا چارەسەرێک بێ ئەبێ ڕێگایك دۆست لەگەڵ رووسیا بۆی ئەوان لەقەکان تا ڕادەیەکی زۆر بێنە دەروانێت. دیارە من لەو مشکم لەوە هەیە کە با بڵین نەخشەی ئۆکرانیا وەکو جاران بمێنێتوانێ بەحقیقت بە تایبەتی مەوزوعی کریم وانە کاتاکو ئەمڕۆ ئەوان باسی دەکەن من بڕوان ناکەم کریم بەو شێوەیە بگەڕێتوانێ، بەڵام لەوانەیە پاشەکشێک لە سنووری خۆیان، بەڵام بەو کاتێکە رووسیا ببینێت کە گەرانتیکی تەواوی هەیە گەرانتی بۆ ئاسایشی دەتەوە. زۆر سپاس بۆ دکتۆر ماکوان کامەلا پسپۆرت لە بواری پەیوەندیە نێودەوڵەتەکان کە ڕاستەوخۆ لە سویدە و لەگەڵمانە بوو. سپاس.